ئەو بەڕوە تا جارشکە ئەو بەڕوەی ئەداتەوە ئەو دار بەڕوە تا ئەیچینی ئەو بەڕوەی تا ئیهۆلێتەوە بەڕووی ئەداتەوە بەلاکمی 25 سال بۆ 50 ساڵی ئەوێ بەلا بینەرانی کۆباس لە خەمخۆریمان بۆ ژینگە بە تایبەت سنووری ئیدارەی سربەخۆی سۆران و بە تایبەتریش قەزای ڕواندز کە سروشتێکی جوان و دڵڕفێنی هەیە لە چەند شەوی ڕابردوو کورتە ڤیددیوەک بڵاو بوویەوە کە جوتیارێک باس لە بڕینی نزیکەی 100 دار دەکات هاتوومە لای جوتیارە نمونەیەکەی ئیدارەی سربەخۆی سۆران کاک تەحسینم لەگەڵە کاک تەحسین هاتووینە و لە خەمخۆری لەگەڵتین ئەمڕۆ زۆر سپاس زۆر بە پێمان بڵێ چۆن چۆنی بۆ ڕووداوەکەەوە چۆن زانوتە کە لێرە نزیک 100 دار بڕاوە بەڵێ تەبحان دوو ڕۆژ پێش ئێستا من ئاگدار کرامەوە براکەم ئاگدار کردمەوە گوتی پاوانەکەتیان هەموو بڕیە لە دۆڵی ئاکۆیان مەقصدم کە پاوانەکە من ئیمنە ڕاستە بەڵام ئی هەمووتانە یان ئی هەموو تاکێکی ڕەواندز و سۆران و ئی کووردە ئەوە سروشتە خوای گەورە بە ئێمەدایە جابراکەم ئاگداری کردمەوە گوتی پاوانەکەت هەموو بڕێوەڵ هاتم چاوم تێ کرد مخابن هەر گۆڕستانیان لۆ ئەوە کردیا گۆڕستانە چیان دروست خۆشمانبینیمان لە دیمەنەکە زۆر ینی درم کە هاتم درم زۆڵتون و بەڕاستی زۆر پێنی گەران بووم کە ئەو دیمەنە قێزەون و نەشید نەمدیت لەبەرەوەی ئەو ژینگە جوانە تێک بچی بە هەزاران ساڵ دیکەمان پێ و چێکدی لێ نایێتەوە لەبەر ئەوەی ئەوە جاران با و باپیری نێمە ئەگەر لە یەک داری لەو دەوەنە چی ئیوانەدارە چیان پێویست بە ئەو داریانە بڕی کە نەخۆش بوو ئەو داریانە بڕی کە خوار و خێز بوو ناشیان بڕی بەڵام ئەگە بۆ سۆبەیستان بڕی بەیان ئەو کاتەی نەفت نەبووە بابرێم ئەو دارانیان ناڕن کە بە قەوەت و جوانن هەت جەریمەیە بڕینەکەی لەبەرەوەی ئێستانێکەوە ئەو دارانەی ئەمەش بەو شێویانێکی لە ئەوەی لە دەستی نەدەین بابرێن بۆ ئەو شێوە هێستا ئەوە پار بڕیتیان هەیە ئەو مۆرانەی سووتە ناوێ سیرکە هەیە ستا ئێرە کرمی دەناو دابینی ئێرە کرمی دەناودا لۆ ئەوەی ئەو کرمانستە ناوێ و ئەو کەڕوە ئەوە کەڕوە قارچکە کەڕوە لە ئەوەی لەسەر دروست نەبی ئەبی بێم جارج کە ئەوان هەمێ سبوو کەمەوە بۆ یاغی بکەم و مادەی فطری لێ بدەم لە دەگا عشەڕی لە ئەوەی وێرانتر نەبیت باشە کاک تەحسین زیاتر جوتیاران قەدری دار و درەخت ئەزانن هۆکاری ئەو نیشانەی کە لێرە داناوە مەبەستەکەت لی چییە ئەو هەر یەکدارە و والله ئەوەم لەو ئەوەی دانایە یعنی ژینگە ئەوەندە پیس بووە کە ئێمە هاوکاری نین کە ئێمە هاوکاری نین ئەو بەڕوە جوانەمان جارچکە لەسە ئەو شوێنە ڕقی ئەو گۆی زەوی ڕق بووی پێ دروست نابیتەوە وەک ئەو بەردەی لێ هاتێ ژینگە ئەگەر ئەو بەڕوە تا جارچکە ئەو بەڕوەی ئەداتەوە ئەو دار بەڕوە تا ئەیچینی ئەو بەڕوەی تا ئیهۆلێتەوە بەڕووی ئەداتەوە بەلاکمی 25 سال بۆ 50 ساڵی ئەوێ بەلاکمی 25 سال بۆ 50 ساڵی ئەوێجا بۆ ئەوەی تووشی ئەو گرە ڕقە نەبین خاکمان ئیهۆلێ لێ ژینگەمان بەو شێوەی ڕق نەبیت هەناسەکی تەڕ و تایبەت هەرمژین و خاوێن هەربژین ئەبیدار نەبڕین ئەبیدار نەبڕین مخابنها سیرکەن چکارە ساتیان لێ دەکرد دەستی ئێوە خۆشبویستەکانم بۆ بینەران باسیەکەم تەمەەن ئەوەی ئەیبینن لە دیمەنەکان ئەوەی کە بردویانە لە دارە باشەکان لێرەش بابلین ئەم قەدانیان جێهێشتووە لەبەرەوەی کە لە کاتی ئەم کارەی کە ئەنجامیان داوە دیارە کاتی باشیان لەبەردەست نەبووە ئەوەی کاک تەحسین ئاماژەی پێدا خۆشمان لە دیمەنەکان لە باشە کاک تەحسین بە هیواین کە لایەنی پەیوەنددار بە زووی بەدواداچوو لەسەر ئەم بابەتە بکە وەک ئاماژەت پێدا ئەمە کارە ساتێکی ژینگەیە لە جوگرافیای ئێمە بە تایبەت کە سروشتێکی جوانی هەیە وڵایشکر بۆ خوا گەورە برادرانی ئاسایشی ئاکۆیان تەلەفۆنیان کرد ئاگۆتیان بەدواداچوونەکەین بەڵام تا ئێستان هیچ سەرداوێکیان بەدەست نەگەیشتێ پێم وایە بەڵام بەدواداچوونەکەن ئیشاڵڵا بۆ ئەوەی ئەو دەستە ڕەشە کەشف بیت مخابن لەبەرەوەی کارە ساتیان نایتەوە بەڕاستی ێجا ئەو دارە لۆ سۆبەی بردرایە لۆ مەتحەمی ئەوە بردرایە نازانم چۆن بردرایە بە شەوی 13 و 14 بردرایە دەستەکان